بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. لەسەر ئاسی دەرەوە تاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم نەیانتوانوە لۆبیەکی یەکگرتووی کوردی دروست بکەین. کاردانەوە دەرەکیەکان دەربارەی پرسی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان ئەویان پێوتین کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ئاسی دەرەوە کاری جدیان بۆ پرسی سربەخۆیی و دەوڵەتی کوردستان نەکردووە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرکی ئارام قادر کۆکۆیی مامۆستای زانکۆ، هەروەها لە هەولێرەوە ڕێبوار بابکەیی مامۆستای زانکۆ، لە لەندەنی شۆ ئیبراهیم محەممەد ماستەر لە پەیوەندی نێودەوڵەتیەکان و مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لەسەر ئاستی دەرەوە دەسەڵاتدارانی هەرێم کاریان نەکردووە بۆ دروستکردنی لۆبیەکی یەکگرتووی کوردی. کورد دەیان ساڵا قوربانی دەدات لە پێناو سربەخۆیی و بەو هۆیشەوە لەلایەن ڕژێمی بەعسەوە چیمیاباران و ئەنفال کراوە. بەڵام نەتوانراوان پرسە بەکاربێنرێت بۆ کۆکردنەوەی پشتگیری نێودەوڵەتی بۆ سربەخۆیی کوردستان. لە نوێترین پێشاددا هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆڵێکی گەورەی جێڕا لە تێکشکاندنی داعشدا، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم نەک نەیانتوانیان پرسە بقۆزنەوە بۆ دروستکردنی پشتگیری نێودەوڵەتی بۆ سربەخۆیی، بەڵکو نەیانتوانی تەنانەت ئەم پرسە بەکاربێنن بۆەوەی وڵاتان ڕاستەوخۆ چەک بە هێزی پێشمەرگەی کوردستان بدەن. And having a referendum on such a fast timeline, particularly in disputed areas, would be, we think, significantly destabilizing. دوایەوەی دەسەڵاتدارانی هەرێم پرسی ڕێفراندۆمیان هێنایە بەرباس و کاردانەوەی هەرەمایەتی و نێودەوڵەتی لێکەوتەوە، کاردانەوە نێودەوڵەتیەکان ئەوان دەرخست دەسەڵاتدارانی هەرێم وێڕای ئەوەی لە ناوخۆ هیچ چەنگاوێکی عەمەلی نەناوە بۆ پرسی دروستکردنی دەوڵەتی کوردستان، بە هەمان شێوەز نەیانتوانیوە پشتگیری نێودەوڵەتی بۆ پرۆسەکە کۆبکەنەوە. حکوومەتی هەرێم 14 نوێنەرایەتی لە وڵاتانی جیهان هەیە، بەڵام ئەم نوێنەرایەتیانە لەسەر بنەمای حیزبی دابەشکراون و لەلایەن یەکێتی و پارتیەوە سەرپەرشتی دەکرێ و زۆرینەی نوێنەرایەتیەکانیش لای پارتی دیموکراتن. بەردەوام ڕەخنەی ئەوەش لەو نوێنەرایەتیانەی حکوومەتی هەرێم لە دەرەوە دەگیرێت ئەوەنەی کاریان بۆ بەرژەوەندی حیزبی کردووە، ئەوەندە کاریان بۆ پرسە نەتەوەیەکان نەکردووە. لەلایەکی ترەوە تاکو ئێستا لە سەراستی دەرەوە و بەتایبەت لە ئەمریکا و یەکێتی ئەوروپا ناتوانراوە لۆبیەکی یەکگرتووی کوردی دروست بکرێ بە مەبەستی کارکردن بۆ کۆکردنەوەی پشتگیری نێودەوڵەتی بۆ کورد و دەوڵەتی کوردستان. پشتگیری نەکردنی هیچ وڵاتێک لە پرسی سربەخۆیی کورد لەم کاتەدا ئەوەمان پێدەڵێت دەسەڵاتدارانی هەرێم لە سەراستی دەرەوە شکستیان هێناوە بۆ کۆکردنەوەی پشتگیری سربەخۆیی کوردستان. با بڕوای چاودێرانی ژەگەرارێمی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوو حکومڕانیەکی دیموکراسی و سەروەری یاسای هەبوایە و لە ناوخۆدا کورد تەباو یەکریز بووایە و نوێنەرایەتیەکانی دەرەوەی هەرێمیش لەلایەن حیزبەوە کۆنتڕۆڵ نەکرابان، ئەوە ئەڵوێستی وڵاتان بە جۆرێکی دیکە دەبوو. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن. مامۆسارم سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە مەسەلەی لۆبی ئێمە وەکو کورد شتێکمان هەیە لە بەناوی لۆبی یاخود دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی ڕابردوو توانیوێنە لۆبی کوردی دروست بکەن؟ بەداخەوە ئەڵێم تا ئێستا هیچ شتێکمان نییە بەناوی لۆبیەوەی کە هەیە هەمووی زیاتر لە پرۆپاگەندەی میدیاییە چێ ئەوەن شەگەڕێتەوە بۆ خەسڵەتانی کە لە پارتی سیاسیەکە کوردیەکاندا هەیە و پاشخانێکی لۆبیکردنمان نییە و هەروەک وتم پەیوەندی بە خەسڵەتی پارتە سیاسی کوردەکانەوە. باشە، بەڵام خەسڵەتی پارتە سیاسیەکان بە شێوەیە کاریگەریە لەسەر لۆبی بەو شێوەیە کاریگەری هەیە کە ئەمانە یەکەم کە لە ڕقێک بە پارتە سیاسی کوردەکانەوە دیارە کە نایانەوێت گوێ لە کەسانی ئەکادمی بگرن یان نایانەوێت پەیڕەوی ئەو شێوازەی
لۆبیکردنە بگرن کە دەوڵەتانێکی پێشکەوتوی جیهان یاخود میلەتانێکی دنیا کردویانە و ئەوەیشی کە ئەی بینین ئێستا لە دەرەوە کە ناوێن لێناوە لۆبی زیاتر ئاڕاستەی ئەم لۆبیە ڕۆ ناوخۆیە نەک ڕۆ دەرەوە یعنی بۆ زیاتر بۆ ئەوەی کە پێڵەن بۆ ئینتەرنال کۆنسەپشنە بۆ ئەوەی کە بۆ بەکارهێنانی ناوخۆییە نەوەک بۆ تاسیرکردن یان کاریگەریکردن لەسەر سیاسەتی دەوڵەتانی ناوچەکە و هەروە دەوڵەتە زرێزەکانی چوونی تۆ ئەوەی کە ئێستا دەکرێت لە دەرەوە ینی پێچوانەی هەنگاوەکانی لۆبیکردنە کە لۆبی بروستکردنی فشار لەسەر یاخود کاریگەر لەسەر ناوەندەکانی بڕیار لە دەرەوە ئەوە ئێمە دەیکەن بۆیە کە ناوخۆ پێڕازی بکەین لە دەرەوە شت دەکەین بۆی ناوخۆی خۆمانی پێڕازی زیاتر ئەوەی کە دەبێنرێ ئەوەی لێ دەخوێنرێتەوە چونکە ئەگەر لۆبیکردن سیستماتیکە یعنی تۆ بۆ نمونە لە ئەمریکا دەتەوێت لۆبی بکەی دەبێت لە کاتی هەڵبژاردنەکانە لۆبیکەی لەکە بتەوێت تەسیر بتەوێت بە شێوەیەک لە شێوەکان دەنگ و ڕەنگی هەم سیناتۆرەکان هەم کۆنگرێسمانەکان هەم ناوەندەکانی کەی بڕیاری ئەمریکا کە لە تینگتانکەکانە خۆیان بینێتەوە لە ناوەندەکانی بەحوسا خۆیان بینێتەوە لە ناوەندەکانی ریسەرچا خۆیان بینێتەوە کە تەسیریان لەسەر سیاسەتی ئیداری ئەمریکی هەیە جا ئەو ناوەندە بەحوسانە سەر بە کۆماریەکانن یان سەر بە دیموکراتەکانن تۆ بێ خوێندنەوەیکی قوڵ بۆ بکەیم جا بەرنمەیەکی دوورمەودات هەبێت نەوەک بەرنمەیەکی کاتی نزیکمەودا یعنی نابێت کوردبین بی تۆ ئێستا هاتووی ئەتەوێت لۆبی بکەی لە ماوەی 2 مانگا بۆ ڕیفراندۆم ئەمە نابێت ئەبێ خوێندنەوەیکی قوڵی بۆ بکەی ئەگەر بتەوێت ڕیفراندۆم لە 2 ساڵی داهاتوودا بکەی بێت لە ئێستاوە کاری بۆ بکەی نەوەک لە ماوەی 2 مانگا بیت بۆ ڕیفراندۆمێک لە ماوەی 2 مانگا کاری بۆ بکەی کە بە هیچ شێوەیەک ئێستا خۆتان نەزان ئیداری ئەمریکی من نمونەوەکوی ئیداری ئەمریکی یانمەوە وڵاتانی ئیقلیمی نایانمەوە کە حکوومەت هێرێم بەداخەوە ئێمە بەشێکین لە حکوومەتەکە تەنانەت نەیتوانیەوە کاریگەری لۆبی هەبێت لەسەر بەغا کە ئەو بڕیارانی کە لە بەغار ڕوادات دیاندا ڕێژرێت بتوانێت بە قازانجی هەرێم بدادارێژێت جا چ بجای بەوەی بگە کە دەوڵەتێکی زلهێزی وەکو ئەمریکا کە بە کۆمەڵی کێشەی ناخۆی و دەرەکیەوە مەشغوڵ بۆ کە بە هیچ شێوەیەک نایپەرجێتە سەرەوەی کە سێری کوردستان کایان بێوێ فۆکس بکات سەر کوردستان. سپاس دەکەم دواتەگەرم وڵای بەڕێزت ئەگەر بچینە هەولێر لای مامۆستای ڕێبوار مامۆستا زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزشتان هاوڕان لەسەرەوەی کە ئێمە تاکو ئێستا شتێکمان نییە بە ناوی لۆبی لە دەرەوە کە کار بۆ مەسەلەی دەوڵەتی کوردی و پرسی ڕەفراندۆم کە یاخود پێ دوایە شتێکمان هەیە بە ناوی لۆبیەوە. لە ڕاستیە قسەکردن بەڕەهایی لەسەر دەستنیشانکردن و هەڵسەنگاندن بۆ دیاردە کۆمەڵاتەکان یان دیاردە سیاسیەکان یان هەڵومەرجە سیاسیەکان چ لەسەر ئاسی ناوخۆ بێ یان لەسەر ئاسی هەرێمی و ناوچەیی بێ یان لەسەر ئاسی نێودەوڵەتی خۆی لە خۆیدا لە ڕاستیدا بە پێچەوانە بنەما زانستەکانی زانستە کۆمەڵاتیەکانەوە لەو چوارچێوەشدا زانستە سیاسیەکان و پەیوەندی نێودەوڵەتەکان ئەوەشی کە لە راپۆرتی بەرنامەی بەڕێستان هاتبوو زۆرێک لەو دەستەواژ و شەو چەمکانەی کە بەکار هاتبوو و زۆرێک لەو ئاشیکردنەوەی کە هاتبوو لە ڕاستیە من بە دیقەتی نازانم و کرێ بڵێن ئەمە خوێندنەوەیەکی زیاتر حزبیانە بوو و خودیانە بوو بابەتی نەبوو و لەسەر کۆمەڵێک پێوەەر هەڵسەنگاندنی بۆ نەکرابوو بەڕام بە هەڵ حاڵ من پێم وایە بە پێچەوانەوە من پێم وایە تا ڕادەیەکی باش سەرکردایەتی کورد و ناوەندی بڕیار لە هەرێمی کوردستان توانیوانە کە لۆبی دروست بکەن ئەگەر ئێوە دیقەت بدەن بە پێی قەبارەی سیاسی و بە پێی پێگەی سیاسی و ئیداری هەرێمی کوردستان بەو پێکە هەرێمی کوردستان قەوارەیەکی ئیداریە لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدرال بەڵام توانیەتی بە ئەندازەی بۆ نمونە دەوڵەتێک کە لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی بتوانی کە کاریگەری بنوێنێ لەسەر ناوەندەکانی یان بەلانی کەم نەکاریگەری بنوێنێ بەلانی کەم داخوازی و دیسکۆرسی سیاسی و خواستە نەتەوەی نیشتمانیەکان بگەینێتە ئاستە بەرزەکان لە ناوەندەکانی بڕیار لەسەر ئاسیەکەتی ئەوڕۆپا و لەسەر ئاسی ئەمریکا و ئێمە بینیمان کە چۆن کورد توانیویانە بە چەندین کەسایەتی چه ئەکادیمی بێ چه سەربازی بێ چه استراتیژیستەکان بێ چه ئەوانەی کە لە ناوەندە بڕیارەکان چ کۆنگرسمانەکان بن لە ئەمریکا توانیویانە ڕەزامەندی ئەوان
وەرگرن و ئەوان ڕازیکەن لەسەرەوەی کە پرسی ریفراندۆم بە ئاسایی تێپەڕ ببێەوە دروست بکرێەوە هەروەها لەگەڵ پاڵپشتێکی ئەوتۆیان دروست کردووە بۆ پرسی سەربەخۆی کوردستان. ئەگەر ئێوە دیقەت بدەن جوولەکەکان یان ئیسرائیل کاتێک کە پێشەوەی ئیسرائیل ڕابگەینێ جوولەکەکان توانیان کە لۆبی دروستکەن لەسەر بە چەند ئامرازێکەوە جوولەکەکان زۆر ژیر بوون هەوڵیان دەکە ئەعلامی ئەوروپا بخەنە دەست ئەو کاتێکە ئەوروپیەکان سەرمەشقی سیاسەتی نێودەوڵەتیانە کردووە سیاسەتی نێودەوڵەتی لەدەست ئەوان بوو وارەوە پارەیە لە بانکەکان ئیشیان کرد و پاریان خستە بۆی تەسیر بکەن لەسەر اقتصادی عالمی بە تایبەتی اقتصادی ئەوروپی بەڵام کورد بەبێ ئەوەی کە بچێتە نێوەندە ئەلامی و نێوەندە سیاسی و نێوەندە داراییەکان نێوەندە اقتصادیەکان لە یەکەتی ئەوروپا و ئەمریکا توانیەتی تا ڕادەیەک من ناڵێم زۆرە لۆبیەکە و کاریگەریەکە زۆرە بەڵام تا ڕادەیەکی باش توانیوانە کاریگەریەک بنوێنن لەسەر ئەو کەسانەی کە لە ناوەندە بڕیارەکانن چ لەسەر ئاستی یەکەتی ئەوروپا و هەروە لەسەر ئاستی ئەمریکا و یەک نقطە هەیە ئیشارەتی پێ بدەم حەزەکەم ئەوە بزانن تەواوی بینەریش بزانن کە لە دوای لۆبی جوولەکە لە ئەمریکا لە دوای لۆبی جوولەکە لە ئەمریکا کە بەپێی ئاخر ئەحسا و پێی ئاخر استطلاعات کە کرابوو کە لۆبی جوولەکە توانێت تا ١٩٠ کاریگەری بنوێنێ لەسەر دروستکردنی قەرار لە ئەمریکا لە دوای لۆبی جوولەکە لۆبی کورد بە نمرە 2 دەیان لە ئاستی دووەمدایە بۆ کاریگەری نواندن لەسەر دروستکردنی قەرار لە ئەمریکا ئەمەش بۆ خۆی دەستکەوتێکی مەزنە و من حەزەکەم ئاماژەش بەوە بکەم کە ئەبوایە ئەم لۆبیە ئەبوایە پێش دەستنیشانکردنی پرسی ریفراندۆم بە شێوەیەکی تۆکمەتر و بە شێوەیەکی پرۆفشناڵتر و بە ئاستێکی بەرزتر کار لەسەر لۆبیکردن بکەن چونکە ئەمڕۆ سیاست لە ڕاستیدا بە ئیمکانیاتی اقتصادی ئەکرێ و بە ئەعلام ئەکرێ بە دیبلۆماسیەت ئەکرێ و لەوەشە تاچان هەرێمی کوردستان نمایشی ئەو وێنەیە بکە یان ئەو وێنەیە بە یەکەتی ئەوروپا و ئەمریکا پێشان بدا کە لە هەرێمی کوردستان هێزێکی ژێرزەمینەیە کە پێڵەن وزە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کۆنسپت و پرەنسیپی پەیوەست بە پلۆرالیزم هەیە وەکو پێکەوە ژیان وەکو ئاشتی و هەروە ڕۆڵی پێشمەرگە ئەمانە هەموو ئەکرێ کە چەمک گەلێک بن سەرکردایەتی کورد لە ئەدەبیاتی سیاسی خۆی بۆ پرسی لۆبیا بەکاری بێنێ لە ئەمریکا تەنها یەک خاڵ هەیە بە تەواوی کەمەویش ئەوەیە کە ئەبێ ئەم لۆبیە بەڵام ئەوە وەکو ئیزافە وەکو ملاحەزە لەسەر لۆبی کورد لە ناوەندە بڕیارەکان ئەوەی کە من دیقەتم دابێت تاوەکو ئێستا کورد دەرها لە یەکێتی ئەوروپا و لە ئەمریکا توانیوانە جوولەیەک بکەن بزاوێک بکەن بە ئاراسی ئەوەی کە ناوەندە بڕیارەکان یان ئەو کەسانەی کە لە ناوەندی بڕیارن بە شێوەیەک لە شێوەکان یعنی نەرمی بنوێنیان دان بنێن بە پرسی ریفراندۆم یاخود ئامادەسازی بکەن لەوەی کە دان بنێن لە ئایندەدا بە ریفراندۆم سەربەخۆی کوردستان ئەوە تا چین کە ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە مافی ڤیتۆ هەیە هەروەها لە ئێستادا دووەمین زلهێزی جیهانە لە ڕووی ئابووری جیهانەوە واروا لە دیوێکی دیکە رووسیا خۆمان نەزانین رووسیا ئێستا لە دوای ئەوەی لە 2015 بە شێوەیەکی سەربازی دەستێوەردانی کرد لە کاروباری سووریا بە شێوەیەکی براکتیکی و بە شێوەیەکی کردداری دێتە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وەڕۆڵی هەیە لە دروستکردنی هاوکێشەکانی هێز و هاوکێشەکانی جیۆسیاسی لە ناوچەکەیە بۆیە من لێرە ئەم پەیامانێرم بۆ سەرکردایەتی کورد و ناوەندەکانی بڕیان لە هەرێمی کوردستان و تەواوی هێزولانە سیاسیەکان ئەوانەی کە بە تەنگ خەمی پرسە نیشتیمانیەکان و پرسی سەربەخۆ و ریفراندۆمن کە کار لەسەر ئەوەش بکەن بەو ئەندازەی کە توانیوانە کار لەسەر ئەوروپا و ئەمریکا بکەن ناوەندەکانی بڕیان لەو دوو شوێنە لەو دوو جوگرافیە کار لەسەر ناوەندی بڕیان لە چینیش بکەن لە رووسیاش بکەن بۆ ئەوەی کە لۆبیەکی کوردی تۆکمە و فرڕەهەندی و فرە کاریگەری هەبێ لەسەر پرسە نیشتیمانیەکان لە هەرێمی کوردستانە کە بەنیازە لە قوارەیەکی ئیداری ببێ بە یەکەیەکی سیاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی ناوچەکەەوە لەسەر ئاسی نێودەوڵەت. بەڵێ سوپاس دەکەم دواتر هەر دەگەرم وڵای بەرزت باز دەوەکێک کە لۆبی کوردی دووەم کاریگەری ترین لۆبیە لەسەر ئاسی ئەمریکا بەڵام ئێمە دەبینین کە نە ئەمریکا پشتیوانی لە دەوڵەتەکە دەکات تەنانەت کورد نەیتوانیوە برێت ماگۆڕ کە نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە شەڕی دژی داعش ئەو پشتگیری لەم پرۆسەیە کاریگەری ئەو لۆبیە چیە کە بەرز باسێکە بەڵام دواتر دەگەرم وڵای بەرز قسەی لەسەر دەکەین ئەگەر بچینە لەندەن لای مامۆستا ئیبراهیم مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بەرزت ڕاچێ سەبارەت بە لۆبی کوردی ئایا لۆبی کوردی یاخود دیبلۆماسیەتی کورد لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا یەهی کار بۆ کراوە کە پشتی پێبەسترێ بۆ مەسەلەی سەربەخۆیی و پرسی ریفراندۆم؟ بسم الله الرحمن الرحیم سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاو لە بەشداربووانی ئەم بەرنامەیە
من بەڕاستی لە پرسیارەکە بڕێسە و دەست پێ دەکەم سەبارەت بە ئەوەی کە ئایا 26 ساڵی ڕابردوودا دیپلۆماسیەتی کوردووی توانیوێتی دیپلۆماسیەکی وا دروستکە کە ئێستا لە ئاست خواست و داواکاریەکەی نەتەوەیەکی وەکو کووردا بێ لە عێراق بتوانێت سەر بە خۆی دروست بنیاد بنێ بەڕاستی ئەمە بەعەمەلی دیارە کەوا نییە کە فعلا لە 26 ساڵی ڕابردوودا ئەو حکوومەتە توانیوێتی دیپلۆماسیەکی گەورەی وا دروستکە کە ئێستا بتوان لە ئاست خواستەکانی نەتەوەی کووردا دەنگێکی بەرزۆڕە بیستراوە بێ کە بڵێ پشتگیری سەربەخۆی هەرێمی کوردستان دەکەین کەوا دەوڵەتێکی سەربەخۆ بێ کە ئەمە بەڕاستی من یەک خەڵ ئەو ڕۆژێنم کە ئەوش فعلا زانستی علمیە کە خەڵک زۆر نازانم بۆ ئەمە نابینێت لۆبی دروستکردن پێویستە بە مقاوماتێ پێویستی بەوە هەیە کە تۆ بەهێزبی بەهێزی خۆت وا دەکات کە تۆ لۆبی لە دەرەوە دروستکەی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لە ڕووی سیاسیەوە کە ئەم سیانە ئێمە بەڕاستی وجودی لە لای ئێمە نییە هەتاوکو ئێستا کە بتوانین لۆبێکی وا بەهێز دروستکەین و کە ئێستا سەربەخۆی خۆمان لەسەر بینا بکەین من بەڕاشکاوی دەڵێم ئێمە لە 26 ساڵی ڕابردوودا ئێمە لاواز بوون بەردەوام داوامە لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا کردووە بەردەوام داوامە لە یەکێتی ئەوروپا کردووە بەردەوام داوامە لە وڵاتانی دراوسی خۆمان کردو کە سونەکەمان لەسەر دانەخەن شاری ئابووریمان لەسەر دروست دەکەن بەردەوامان داوامان کردو کە لە بەغا مافەکەمان نەخورێت ئەم داواکردن و ئەم شێوازە لە مامەڵەکردنی ئەمە لەسەر ئاسی ناخۆ لەسەر ئاسی اقلیمی لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەوەی وای نەکردو کە ئێمە لۆبی دروستکەین لۆبی بۆ چی دروستەکەی کاکی برام لۆبی بۆ دروست دەکرێت کە تۆ بەهێزبی لە چ کارێکە ئێمە بەهێز بووین بەهێزی ئێمە لە ڕووی ئابووریەوە ئەوە بەگەیەنەکەیان بتوان لاوەندەکانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ترا وڵاتانی دراوسێماندا پێگەیەکی ئابووری بەهێز وڵامان هەبێت کە کاریگەر لەسەر ئەم وڵاتانە ناوخۆی وڵاتەکان دابنێن تاکو ئەو ناوخۆی وڵاتەکان سانعی قەراری ئەم وڵاتانە بتوانن لە بڕیارەکانی خۆیاندا لە هەڵوەسەکانی خۆیاندا ڕنگدانەوەیەکیان هەبێ بۆ پرسی دەتەوەی کورد لە عێراقدا لە جیهاندا لەسەر ئاسی ناوچەک ئەمە لای کتریشەوە جیۆپۆلیتیکی ئێمە لە ناوچەکە ئێمە کەوتونەتە بەرداشی کاکە سێنەتەوەی گرنگ لەم ناوچەیە فارس و تورک و عەرەب يعني ئێمە لەوە تێ بگەین کە تا ئێساش تورکیا بۆ ئەمریکا گرنگترە لە کورد لەوە تێ بگەین کە بزودوو دەوڵەتی عەرەبی تا ئێستا گەورەترە لە ئەهەمیەتی زیاتر بۆ ئەمریکا تاکو کورد بۆ یەکێتی ئەوروپا تاکە بەس سعودیە لە ڕۆژێکا 10 ملیۆن بەرمیل نەوت زیاتر لە 10 ملیۆن بەرمیل نەوت دەنێرێت بۆ بازاڕەکانی جیهان ئێمە هەتا ئێستا ملیۆن بەرمیل نەوت نانێرینە دەرەوە کە بۆ شێوازی دەنێرێن کە ئێستا دەینێرین ئەمە ئایا گرنگێکی کاممان گرنگین کاممان توانین لۆبی دروستکەین ئەنی ئێمە لە لۆبی دروستکردن دەبێت سێ ڕەهەندە بەرچاو بگرین خۆت وەکو ئەوەی کەوان لۆبی دروستەکەی لانی بەرامبەر کە ئەوش ئایا لۆبی هەیە یانیەتی و هەروەها ئەو کەسێک کە ئەتەوێ پشتگیری بکا وەکو سانعی قەرار لە ناوەندە نێودەوڵەتەکاندا بۆ نمونەگەر ئێمە ئێستا ڕوومان لە یەکێتی ئەوروپا بێ ڕوومان لە ئەمریکا بێ بۆی کەوا پشتگیرمان بکەن بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان بێت دەوڵەتێکی سەربەخۆ ئێمە ئاواتی نەتەوەی کورد بەدی بهێندێ بەڕاستی دەبێت چامان لەوی ئایا لایانی بەرامبەر کە تورکیا و کە عەرەبن ئایا ئەوان لۆبیەکان بەهێزتر نیە لە ئێمە لە ئاسی جیهانە بۆی کەوا ڕێگری بکەن لە بڕیارێک ئەگەر هاتوو دەرچێت لە هەڵوەسێک ئەگەر هاتوو بنوێنرێت لە سەربەخۆیە کە ئەمانە وڵاتانی عەرەبی نازانم هەڵوەسیان تا ئێستا ڕوونێ بەرامبەر بە سەربەخۆی هەرێمی کوردستان و تا ئێساش ئەوان بە ئومەی عەرەبی گەورە ناوی نیشتیمانی عەرەبی دەبن و شتێک نابین کە تیایدا نەتەوەیەکی کورد بێت و خاوەن کیانێکی سیاسی بە لە داهاتوودا بۆ تورکیاش دەبینن کە هەڵوێستی چۆنە کە ئێستا لە ناوچەکە دەمیدن بۆیە ئەمە بەڕاستی دەبێت لە بەرچاو بگیرێەوە ئەمە بە شێوازی تەعامل لەگەڵا بکرد کە فعلا ئێمە لە ئێستا 6 ساڵ خەباتەکەین و دەستی بەتاڵمان هەیە لەلایەن لۆبیەکی وا کە بتوانێت هەڵوێستەکانی لەگەڵ خواستەکانی نەتەوەی کووردا یەک بێت زۆر باشە بەس مامۆستا پێم بڵێ کاکە یەک دقیقە برای بەڕێزم يعني من یەک نمونەت بۆ دەرمەوە یەک نمونە گۆندالیزا ڕایس لە کتێبی ئاخر کتێب کە دەری کردو بە ناوی دیموکراسی نمونەیەکی زۆر جوان دێنێتەوە دەڵێ کورد و سونە لەگەڵ بەشەرە شیعەکان ویسا مالکی لابن بەڵام چاوان لە ئەوە بوو کە ئێمە لای بەنداوان لە ئێمە کرد کەەوە مالکی لابین بەڵام ئێمە بۆمان نەکردمان ئێمە ناتوانین ئەوە بکەین خۆتان بڕۆن بیکەن بۆیە خۆتان لە سێقەتان داوەتێ و بۆچی خۆتان ئەوەتان کرد و بڕۆن خۆتان بیکەن ئێمە ئەگەر نەتوان لەناو خودی خۆمانەکە و کا سەرۆکۆماری کورد بوو کە ئەو کاتە سەرۆکی هەرێم سەرۆکی شەرعی هەڵبژێراوە بوو پشتگیریەکی تەواوی ناوخۆی هەرێمی کوردستانی هەبوو لەو کاتەدا و ئەو کاتە مقتەدا سەدریشیان لەگەڵا بوو ئەیاد عەلاویان لەگەڵا بوو ئوسامە نەجەفیشمان لەگەڵا بوو نەیانتوان ناخوا کاریگەریەک دروستکەن کە موان مالکی لابن ئێستا بێن کاریگەری لەسەر دۆنالد ترامپ دابنێت لە وڵاتانی یەکگرتووەکانی ئەمریکا
لەسەر تیریزامی دابن لە بەریتانیا ئەمە بەڕاستی ئەمە جۆرێکە لە دروستکردنی ئۆتۆپیا بۆ خەڵکی کەشتێکی وانە وجودی نوشتێکی میسالیە ئێمە حەزەکەن ئێستا لۆبی کوردەوەندە بەهێز بەیانە بێ ریفراندۆم سەر بەخۆی دەوڵەتی کوردستانمان ڕابگەندایە بەڵام دوو حیزبە کە دەسەڵاتدار بوون لە 26 ساڵی ڕابردۆنایان توانێت ئیش بۆ لۆبی بکەن لۆبیکردن ئیشکردنی دەوێت دەبێت تۆ مقیماتێکی بەهێزی اقتصادی هەبێ یعنی بەڕاستی من یەک نمونەت بۆ دێنمەوە یعنی ئەگەر بتێ ئەو کوونەتەوەیەک لۆبی دروست کە لەسەر ئاسی جیهانی لەسەر ئاسی وڵاتەکان دەبێ هەوڵ بدەی جالیەی کوردی لە وڵاتانە هان بدەی لەڕێگەی نوێنەرەکانتەوە هان بدەی کە بچن ناوەندەکانی بریارەوە بەڵام ئەو پرسیارە دەکەمان ئایا نوێنەراتەکانی ئەو هەموو جالی کوردی هەیە ئەو نوێنەراتەکانی حکومەت یاریب کوردستان لە وڵاتاندا ئەویان خستۆتە ئەجەندای خۆیانەوە کە بێن ئەوە بکەن کە هانی هەرچی کوردن کە توانیان هەیە بڵێن کاکە چێ توانە هەیە با بچێتە ناوەندەکانی بریارەوە با هەوڵ کاریگەری دروستکە لەسەر ئەو ناوەندانە با لە انتخاباتە دەرچن بەڵێ سپاس دەکەم دواتە گرم بۆ لای بەڕستان مامۆستاگەر بگرم لای بەرز مامۆسارم سەبارەت بەوەی کە بەڕێزشتان پێشتر لە ئەمریکا خوێندوتانە لۆبی کورد لەوێ کاریگەری بێزی هەیە یاخود بە شێوەیەکە یاخود ئەوەی کە بینیمان وەکو مامۆستا ڕێبوار باسی کرد ئەمە دەستکەوتنەوە بۆ نمە کۆمەڵەیەک کۆنگرەی ڕۆژنامنووسی پێشتر هەبوو لە واشنگتۆن کۆمەڵەیەک جەنەرڵاڵی خانەنشین حاکمی مێدەنی یەکەم ئەمریکا پشتیوانی بۆ کورد دەربڕی ئەوەی کە من بینی بێتم لە ئەمریکا بەداخۆڵم بە پێچوانەی قسەکەی مامۆستا ڕێبوارەوە لۆبی کورد لە ئەمریکا زۆر زایفە لۆبی کورد بۆ لە ئەمریکا زایفە تا ساڵی 2015 هەردوو پارتە سیاسیە دەسەڵاتدارە کوردیەکەی هەرێم لە لیستی تیرۆری ئەمریکا بوون لە تیتەرسری تا ساڵی 2015 تیرۆریست بوون لای ئەمریکا بە تیرۆریست ناوزەت کرابوون بۆچی لابران لەو لیستی تیرۆریستە بە بۆنەی لۆبیکردنی کوردەوە نەبوو لە ئەمریکا بە بۆنەی بەرژەوەندی هاوبەشەوە بوو کە ئەو بڕیارە دراکە لە لیستەکە دەربکرێن لە ڕوبەڕبوونەوەی جەنگی داعشا ئەمریکا پێویستی بەوە بوو کە یارمەتی سەربازی پارتە کوردیەکان بدا و پێشمەرگە بدا بۆ ڕوبەڕبوونەوەی داعش و بە یاسای کۆنگرێز ئەمریکا بۆی نییە بە شێوەیەک یارمەتی چەکداری ئەو هێزانە بدا کە ناویان لە لیستی تیرۆرە پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان ناویان لە لیستی تیرۆرا بوو تا ساڵی 2015 بە بڕیارێکی کۆنگرێز بە بۆنەی بەرچەوەندی هاوبەشەوە ناویان لە لیستی تیرۆرا دەرکران نەوەک بە بۆنەی لۆبیکردن بەڵام ئەوەی کە لە ئەمریکا گوزارە لەو 3-4 ڕۆژانە ئەو جەنەرال خاڵنشین کراوەکان وێ خۆت ئەو ئەگەڕێمەوە بۆ پرسانە ئەگەڕێمەوە بۆ ئاراستەکردنی لۆبی بە چۆنەکرێت لۆبیکردن بۆ چیە لۆبیکردن بۆ ئەوەیە لۆبی هەر حکوومەتەکان نایکەن لۆبی تەنانەت کۆمپانیا گەورەکانێکن بۆ ئەوەی بڕیارێک لە بەرژەوەندی ئەو کۆمپانیا یاخود لەگەر لە بەرژەوەندی ئەو حکوومەتە یاخود ئەو نەتەوەیە دەربکرێت و ئەوانەی کە ئیسمال لە لۆبیاکەن زیاتر ئیسمال لەسەر کێکرێت لە ئەمریکا ئیسمال لەسەر کۆنگرێسمانەکان لەگەڵ سیناتۆرەکان ئاکرێت ئەوانەی کە دەتوانن یاسا دروستکەن و یاسا تێپەڕێنن و پاشان بگاتە ئیدارەی ئەمریکی یان سەرۆک ئەویش ئیمزایکە لە ئەمریکا لۆبی کوردی زیاتر چیەکات زیاتر ئاراستەی لۆبیەکەی ئاراستەی و قوتە دارایی کە هەیەی ئاراسی جەنڕاڵە خانە نشینکراوەکانێکە یاخود ئاراسی ئەو نووسەرانەیەکە کە بە شێوەیەکی ڕۆمانتیسازی باسی کوردستانەکەن یعنی بە خوێنەرێکی ئەمریکی چییە کە بەهشتێک هەیە لە ناوەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جەنڕاڵێکی ئەمریکی خانە نشین چ کاریگەریکی لەسەر کاریگەری لەسەر سیاسەتی ئەمریکا کە بەی شێوەیە کاریگەری نییە کە کاریگەری لەو کۆنگرێسمانی کە هەبوو ئەو هەوڵی کە بوو کۆنگرێزمانی شتیان نەبوو ئەو هۆڵی هەبوو سیناتۆری تیابوو کۆنگرێسمانی من گوێم لێ نەبوو کۆنگرێسمانی تیاب سیناتۆری تیابوو سیناتۆرەکانیش هەڵبژاردننی سینات لە ساڵی 2010 ئاکرێت و ئەم کۆمەڵێ لەم سیناتۆرانە لەوانەیە هەڵ نەبژێرنەوە جارێککە بە تایبەتی ئەم سیناتۆرانە مووی سیناتۆری کۆماری بوون سیناتۆری کۆماری سینات لە پێچێ لە هەڵبژاردننی داهاتووە لە ساڵی 2010 بکرێتە دەست دیموکراتەکان کەواتە ئەگەر حکوومەتی هەرێم دەیەوێت یان لۆبی کوردی لە ئەمریکا ئەوێت کاریگەری دروستکات لەسەر سیاستی دەرەوەی ئەمریکی پێویستە یەکەم جار خوێندنەوەیەک بۆ وەزعەکە بکات خوێندنەوەیەک بۆ سیاستی ناوخۆی ئەمریکا بکات کە ئایا
ئیدارەی داهاتووی ئەمریکی کێ دەبێت و لەسەر ئەو بەرنامەیەکی درێژ خایەندا دەبنێ و بەو شێوەیە سیاسە لۆبی بکات نەک بە شێوەیەکی سەطحی لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیدات چەند نووسەرێک بانگ کرێت و چەند وتارێک لەسەر هەرێمی کوردستان بدرێت بەوێ بەرامبەرەوەیان کردووە هەروەکوتم لۆبیکردن بەبێ پارە ناکرێت ئەوان بەبێ بەرامبەر نیان کردەوە بە دڵنیاییەوە ئەوەن نەک هەر بۆ کورد ڕاستە بۆ دەوڵەتانی کێش ڕاستە بۆ ئیسرائیلیش بامان شێوە پارە لەوانەدا سەرفەکە کە سپاس دەکەم وتاریان لەسەر مامۆستاڕێوار ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دێمەوە لای بەڕستان بەڵێ بینێرانی بەرز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستاڕێ بوارەگەت بگرێمەوە لای بەڕێستان. پێشتر بەڕێستان باستان لەوە کرد کە لە سەراستی ئەمریکا لۆبی کوردی دووەم کاریگەرترین لۆبیە لە سەراستی ئەمریکا بەڕێز باس لەوە کە بڵام ڕەنگە خەڵک بپرسێ مەسەلەن کاریگەریەکانی ئەم لۆبیە چییە بۆ نمونە سەر مەسەلەی ریفراندۆم یاخۆ ئەوەی کە تا ساڵی 2015 هەردوو پارتی دەسەڵاتدار لە لیستی تیرۆری ئەمریکادا بوونیانە بوو. کاریگەریان ئەو لۆبیە چی بووە کە بەڕێزت باسی لێوە دەکەیت؟ بەڵێ لە ڕاستە من حەزەکەم لەو دانیشتنەیە لەو گفتوگۆیە ئەوەندەی کە خوێندنەوەیکی حزبی خوێندنەوەیکی سیاسی بەرتەس ئەو خوێندنەوەیکی حزبی بەرتەسەکەکرێت بۆ پرسێکی گرنگی وەکو لۆبی و ڕیفراندۆم و سەربەخۆی ئەوەندە بەڕاستی بە شێوەیەکی بابەتیانە هەڵسەنگاندن ناکرێت. نازانم لەبەرەوەی کە برا بەڕێزە لە ستودیۆ لەبەرەوەی پسپۆڕیەکەی پەیوەندی نێودەوڵەتەکان نییە بۆیە لەبەرەوەی ئارگومنتەکانی بە پێچەوانەی وتەکانێتی بە پێچەوانەی تەرحەکانێتی ئەو
برا بەڕێزاڵێ لەبەرەوەی کە هاو بەرژەوەندی هاوبەش هەیە بۆی ئەمریکا لەبەرەوەی ئەو دوو حزبەی لە لیستەکە هێناوتە دەرێ خۆی لە خۆیدا دروستکردنی بەرژەوەندی هاوبەش یان ئامادەسازی بۆ دروستکردنی بەرژەوەندی هاوبەش ئەوە خۆی لە خۆیدا یەکێکە لە بنەماکانی دروستکردنی لۆبی کەواتە ئەگە سەرکردایەتی کورتوانیە بی بەرژەوەندی هاوبەش دروست بکات لە نێوان هەرێمی کوردستان و نێوان ئەمریکان یەکێتی ئەوڕۆپا ئەمە خۆی لە خۆیدا واتە ئیشکردنە لەسەرەوەی کە لۆبیەک دروست بکرێ لۆبیەکی کاریگەر دروست بکرێ لەبیر نەکەین ئەگەر ئەو دوو لیستە ئەگەر کورد نەیتوانێت کاریگەری بکات لەسەر دروستکردنی قەرار لە ئەمریکا لەسەر بڕیار بەدەستەکان لە ئەمریکا لەسەر سانع قەرار لە ئەمریکا چۆن ئەو دوو حزبە بە دێنە دەرەوە لە لیستی تیرۆرە لیستێکی ئاوەکە لە کۆنگرسا ئقرار کرابوو هەروەها بەڕاستی ئیشحافە ئەگەر ئێمە لەو پرنس کۆنفرانسەوە لەو سمینارەتی کە لە هەفتەی ڕابردوو لە ئەمریکا کرا کاکە بە دوو کەس لە ئێستاش کە کۆنگرسمانن لە ئەمریکا ئێستاش هەر بە صفەتی کۆنگرسمان بەشداریان کردبوو لە سمینارەکەیە و چەندین خەڵکی دیکەریانی ئێمە ناکرێ هەر بڵێن کە خەڵکی بڵین متقاعد بەشداری کردووە لە خاڵێکی تر ئەوەیە کە ئیشارەتی پێ بدەم من پێم وایە کە ئەمریکا لەسەر ئاستی یعنی هەرێمی کوردستان لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاز دەکرێت بڵێن کە دووەمین کاریگەری لۆبی هەیە دووەمین کاریگەر لۆبی هەیە لە ئەمریکا لە دوای جوولەکەکان کاکە ئێوە دیقەتدان لە دوای جوولەکەکانە لە ئەمریکا کە ڕێژەی ئیسلام و ڕێژەی عەرەب لە ئەمریکا 13 بەڵام نەیانتوانی 13 کاریگەری بنوێنن لەسەر دروستکەرانی قەرار لە ئەمریکا بەڵام کورد ئەگەر بتوانێت لە ئێستاە توانی بە کاریگەری بکات لەسەر ناوەندەکانی بڕیاریان تینکتانکەکان لە ئەمریکا بە ئاراستەی ئەوەی کە بە شێوەیەک لە بە سیاسەتێکی نەرم بە دیبلۆماسیەتێکی وەکو پێ لە کسنجەر ئەڵێ ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو بێنە پێشەوە بۆ پرسی ڕیفراندۆم جەنابەت پرسیارت لەوەی کرد کە ئایا ئەمریکا بۆچی دژی ڕیفراندۆمە لە ڕاستی ئەمە بۆچوونێکی هەڵەیە ئەمریکا تاوەکو ئێستاش کە ئێمە قسەیەکەین بە شێوەیەکی ڕسمی و فەرمی لە ناوەندەکانی بڕیارە بە هیچ شێوەیەک نەهاتووە ئەو دەستەواژەی دژاتیکردنی ڕیفراندۆمە نەهاتووە بەڵکەوەی کە هاتووە بە شێوەیەکی زۆر دیبلۆماسیانە ئەگەر جەنابەت کاک حەکیم دەرفەت دەیباتەواوی بکەم بە شێوەیەکی زۆر دیبلۆماسیانە بە شێوەیەکی زۆر پرۆفشناڵە لەسەر ئەمە قسەیان کردووە بەڵام بەڵێ بەرەز باز دەوەکەی کە دژایەتی نەکردووە بەڵام ئەگەر دەرفەت بدەی باتەواویکەم برێت ماگۆڕکەیە حەزەکەی دوای بەرنامە من لیکەکەت بۆ دەنێم کە دەڵێ ئێمە بەڕوونی دژایەتی ئەم پرسە دەکەین کۆنگرێ ڕۆژنامەنووسی بە ڤیدیۆشێر لە بەغداد لە باڵێزخانەی ئەمریکا ئەم قسەیە کردووە برێت ماگۆڕک ئەزانی چۆنە کاک حەکیم دەوڵەتێکی وەکو ئەمریکا کە کاریگەریەک زۆری هەیە لەسەر دروستکردنی قەرار لەسەر ئاسی نێودەوڵەتی و سیاسەتی نێودەوڵەتی بەدەست ئەمریکاوەیە کاریگەری هەیە لەسەر دروستکردنی قەرار لەسەر ئاسی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە ڕاستیە شەرم لە من و تۆ لە حیزبە کوردستانیەکان ناکە لەوەی کە ئەگەر بە شێوەیەکی کردداری دژایەتی بکە ئەوەی کە تا ئێستا هاتووە لە ئەدەبیاتی سیاسەتی دەرەوە ئەمریکا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا هاتووە کە ئێستا کاتەکە لە بار نییە بۆی کە ئەمریکا تەحەفوزی هەیە لەسەر ئەم چەمکە لەسەر ئەم دەستەواژە کە کاتەکە لە بار نییە بەڵام بە هیچ شێوەیەک تاوەکو ئێستا ئەمریکا بە فەرمی نەیوتووە کە من لە دژم و خاڵێکی تر کە هەیە ئەمە لە ئەدەبیاتی پەیوەندی نێودەوڵەتەکانە هەیە ئەبێ جیاوازی بکەین لە نێوان دوو جۆر هەڵوێستێک لەفزیە شکلیە ئیعلامیە و هەڵوێستێکی دیکەش کرداریە و ئەو هەڵوێستانەی کە لە شێوەی لەفزی و ئیعلامی و لە شێوەی سیاسەتدا دەنوێندرێ ئەمە مەترسی نییە بۆ سەر ئاسایشی نەتەوەی کوردستانیان بۆ سەر پرسی ڕیفراندۆم و سەر بخۆی بەڵکو هەڵوێستە کرداریەکان کاریگەری زۆرتریان دەبێت خۆشبەختانە تاوەکو ئێستا نە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ولا نە لەسەر ئاستی نێودەوڵەتی هیچ هەنگاوێکی کرداریانی هیچ هەڵوێستێک بە ئاراستەی کردار نواندن ڕەفتار نواندن بۆ دژاتیکردنی سەربەخۆ پرسی ڕیفراندۆم ناتۆتەکایەوە خاڵێک کە زۆر گرنگە ئیشارەتی پێدەم ئەوەیەکە ئەگەر ئێمە من ئەرگۆمنتەکەم بۆ وەها دەخەمە ڕۆ من پێم وایە کە دیبلۆماسیەتی کورد لە ساڵانی ڕابردووتاوەکو ئێستا توانیوان کەناڵی دیبلۆماسی ئەوتۆ دروست بکەن کە کاریگەری بکەن بە شێک لە شێوەکان بە ئاراستەوەی کە نەرمیەک بنوێنن ئەم ناوەندی بڕیارە نەرمیەک بنوێن لەسەر پرسە چارە نووسازەکان لە نێوی کوردستان وەکو پرسی ڕیفراندۆم و پرسی سەربەخۆیە ئەرێ ئێوە پرسیار لە خۆتان ناکەن کە ئەگەر دیبلۆماسیەتی کورد و ئەگەر کورد نەیتوانی بە کاریگەری بنوێنە لەسەر ناوەندەکانی بڕیان لە یەکەتی ئەوڕۆپا لە ئەمریکا ئەمە چۆن سەرۆکی فەڕەنسای پێشوو دوو جار دێ سەردانی کوردستانەکە لەلایەن
بەڕێز بارزانانی و پێشوازی لەکرێ ئەمە چۆن ئیتالیا ئاڵای کوردستان بۆ بەڕێز بارزانانی هەڵدەکات لە کاتی سەردانی بۆ ئیتالیا ئاڵای عێراق هەڵناکە ئەمە چۆن سەرۆک وەزیری هەنگاریە بە شێوەیەکی فەرمی لە پرنس کۆنفرانسێکە کە دوور لە ئەتەکێتی دیبلۆماسی و دوور لە ڕێساکانی پەیوەندی نێودەوڵەتەکان و ڕێساکانی دیبلۆماسی دەڵێ ئەگەر هەرێمی کوردستان دەوڵەتی خۆی ڕابگەینێ ئێمە پشتیوانی ئەەکەین چەندین دەوڵەتی دیکە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە هەڵوێست و لە ڕفتار و لە هەڵوێستەکانیانە ئاماژەیە بۆەوەی کە لە ئێستاوە دادەنێن بە دەوڵەتی سەربەخۆی کوردستان بەڵام هەرگیز عەقلانیە لە ئێستاوە دەوڵەتێک هەبێ هێشتا دەوڵەتی کوردستان لە باشوور لەدایک نەبووە و ئەم پرسە هێشتا ڕیفراندۆمی بۆ نەکراوە ئەم دەوڵەتە لەدایک نەبووە لە ئێستاە دەوڵەتێک هەرچەند کە ئەمە کراشۆک و باسم کرد هەنگاری ئەمەی کرد بە عەقلانی نییەوە لە دەرەوەی ڕێساکانی دیبلۆماسیە کە لە ئێستاوە دەوڵەتێک دان بنێت بە پرسێک کە هێشتا لەدایک نەبووە لە ڕاستیە سەرکردایەتی سیاسی کورد ئەتوانێتی تا ڕادەیەکی ژیرانە بەشێکی عەقلانی مامەڵە لەگەڵ پرسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە دەرەوەکە من لێرە جەخت دەکەمەوە کە سەرکردایەتی سیاسی کورد توانێتیەوە بکەن نەک نوێنەرانی حکومەتی هەرێم لە کوردستان من خۆم بەش بە حاڵی خۆم تێبینیەکی زۆرم هەیە لەسەر بازێک لەو کەسانێک کە بەوەکو نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان کە لەسەر محاسسەی حزبی داناوە بەشێکان هەر ئەسڵەن دوور نێزیک پەیوەندیان بە پسپۆری پەیوەندی نێودەوڵەتەکانەوە کە ئەمە ئیشکالیەتێکی گەورەیە لە ڕاستیە من ئەگەر ئێمە دیقەتر قسە بکەین خۆمان ئەزانین چەندین ئەرگومنتی تر هەیە بۆ نمونە ئەمە هەر سەرکردایەتی کورد بوو توانیوە کە کاریگەری بکات لەسەر دروستکەنانی بڕیار لە ئەمریکا کە بەڕێز مامۆستا عەلی باپیر لە زیندانیەکانی ئەمریکا بێتە دەرەوە ئێستا خۆشبەختانە بە شێوەیەکی سەربڵندانە سیاسەت دەکات و یەکێکە لە کارکتەرە سەرەکیەکان لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و چەندین ئەرگومنتی کرد ئەم دەتوانین بیخەینە ڕوو خاڵێک کە زۆر گرنگە خاڵێکی تر کە زۆر گرنگە کاک حەکیم گیان لە ڕاستیە بوونی مقاومات بۆ دروستکردنی لۆبی گرنگە بەڵام لەوە گرنگتر بوونی بەرژەوەندی هاوبەشە ئەوەی کە ئێمە دیقەت دەین لە هەرێمی کوردستانە توانیویانە تا ڕادەیەکی باش بەرژەوەندی هاوبەش یان ڕوانگەی هاوبەش لەسەر بەرژەوەندیەکانە دروستکەن خۆتان لەبیر نەکەن لەبەرەوەی کە هەرێمی کوردستان هێزێکی وزەی ژێرزەوی زۆر و زەوەندی هەیە کە ئەتوانێت نێزیکە سەتاچلی پێداویستە وزەیەکانی تورکیا و وڵاتانی دیکە دابین کە تەنها لەسەر ئاسیەکەتی ئەوروپا ئەمڕۆ پرسی وزە پرسێکی گرنگە کاریگەریەکی زۆری لە هاوکێشەکانی جیۆسیاسی لەسەر ئاسی نێودەوڵەت ئێمە ئەزانی کە پرسی ئۆکراینە یەکێک لە ململانەیەەکان لە نێوان ئەمریکا و رووسیا لەسەر پرسی وزەیە بەڵام لەگەڵ کەواتە من مەبەستم ئەوەیە بێمەوە سەر مەسەلە مقاومات کاک حەکیم جان بەس بە ئەوە تاوەکەم بێمە سەر پرسی مقاومات کەواتە لە هەرێمی کوردستان مقاوماتی شەیە بۆ دروستکردنی لۆبی لە هەمان کاتیشدا ئەم ئاراستەیە هەیە کە ئاراستەیەکی مۆدرنە داوا لەوە ئەکە کە پێویستە بۆی هەر دەوڵەتێک بتوانانی لۆبی هەبێ یان هەر کیانێک بتوانانی لۆبی بکات لەسەر سیاسەتی دەرەوەی هەر دەوڵەتێکی تر پێویستە بەرژەوەندی هاوبەش دروست بکات هاتنی کۆمپانیا زەبەلەحەکان بۆ هەرێمی کوردستان دەڵالت لەوەیە کە بەرژەوەندێکی هاوبەش ئەوتۆ دروست بووە لەسەر ئەوەی کە لەسەر استراتیژیەت و پرسپێکتیڤی ئەو وڵاتانەی کە بتوانن لە ئایندەدا بەرگری لە هەرێمی کوردستان بکەن. سپاس دەکەم مامۆستا کاتێکی باشمان بەڕێزدا مامۆستا ئیبراهیم ئەگەر بگرێم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە دیبلۆماسیەتی کورد کە بەڕێز وتت خەلەلی گەورەی تێدا نێگرفتەکانی دیبلۆماسیەتی کورد چییە لەسەر ئاسی دەرەوە کە مامۆستا ڕێبوار پێی وایە شت کراوە بەڕێز پێی وایە شتی ئەو تۆ نەکراوە بۆ مەسەلەی پرسی سەربەخۆیی و دەوڵەتی کوردستان. کا حەکیم بەڕێز ئەوی یەکێک لە گرفتارە سەرنجەکانی دیبلۆماسیەتی کوردی لە دەرەوە تێ نەبوونی یەکگوتاری نەتەوەی کورد ئێمە یەکگوتارمان نییە لە دەرەوە کە نەبووە پارتیوێکی تێرێکی بۆ جار تەعاملی کردووە ئەو نەرایەتانش کە هەنوو نەرایەتێکی شەکلین و پەیوەندی حیزبەکان دەورەبینێ بەڵام بۆی کەەوە ئایا ئەو لۆبیە ئەو دیبلۆماسی دەر ئاسێکی زۆر باڵا بۆ ئێستا ئاوا بە گەورە پیشان بدرێ بەڕاستی پێم وایە شتێکی زانستی نییە ئاخر سەردانی بارزانی لەگەڵ وەفدێکی ئاوەری بۆ مەسایدی سەربەخۆیی سەردانی برۆکسیان کردبینیمان کە چۆن پەرلەمانتارانێکی ئەوروپا پرسیارن لێ کردو و ڕخنەیان لێگرت. من باس لەوە ناکەم سەرۆکی فەڕەنسا پێشوازی لێ کرد و باس لەوە ناکەم چونکە ئەمانە بەڕاستی لە شەڕی تیرۆرا بوون با ئێستا سەرۆکی فەڕەنسا بێتە هەرێمی کوردستان و پشتگیری لە سەرۆک بارزانی بکات و سەرۆکی هەرێم بکات و بڵێ ئاوا بۆ شێوازی بێ نا بەڕاستی ئەمانە شتێک بوون لە شەڕی داعشدا ئێمە شەرکەرێکی باش بوو واتێگرتوەکانی ئەمریکایش بەڕوونی وتیان ئێمە کورد شەرکەرێکی باشن لە دژی داعش و واز تەعامل لەگەڵاکردین نەگەوەی کەەوە ئێمە خانە قەزیەک بین
دوو شتێرێکی جا بکەینەوە. یەکەم ئایا ئەم وڵاتانەیەکی تێ ئەوروپا وڵاتانی بڵێن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە استراتیژی خوانندایان ناوەکە وڵاتێک لە داهاتوودا دەبێتە دەوڵەتی کوردستان ئێمە گەبێ ئاوان لە حاڵی بن لە بابەتەکان واتە دەبێ بزانین ئەوەی کە هەمانە وەکو کورد وەکو مقەومات کە هەمانەکە مقەومەکە لە ئاسی پێویستیشانین بەکاری بین بۆی کە وا لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وا لە وڵاتانی یەکێتی ئەوروپا بکات لە استراتیژیەتی خۆیاندا بە شتێکدا بنێن لە داهاتوودا کە بریتی بە لە دەوڵەتی کوردستان. من ێرا ئەماژە بە یەک شتەکەم کاتێک کە جۆزیف بایدن کۆنگرسمانی کە سیناتۆری ئەمریکی بوو مەشروعێکیدا بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و مەشروعەکەشی بڕیاری لەسەر درا بە 75 بەڵێ و 23 لە سیناتۆرەکانتان نەخێردوانش دەنگیان نەدارە 2007 ئەمە بوو بە مەشروعێکی سیناتۆرەکان و بەڵام هیچ شتێکی لەسەر نەکرا. ئەمە زۆر بادڵمان خۆشن بێت کە 2 سیناتۆر 3 سیناتۆر 4 سیناتۆر 5 سیناتۆر هاتون دەڵێن ئێمە بۆ شازمان بڵ دەکەین. گرنگ ئەوەیە هەڵوێستی عەمەلی چیە لەم بابەتە. هەڵوێستی عەمەلی ئەوەیە ئەمە 2007 ئەوە 10 ساڵی بەسەر هاتوو هێشتا مەشروعەکە جۆزیف بایدن کە دوای ئەوەش خۆشی بوو بە جەگری سەرۆکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هیچ ڕۆشنایەکی نەدی هیچ کەسێک باسی لەو مەشروعی جۆزیف بایدن نەکرد ئێستاژەیە. لەبەرەوە ئێمە بە شێوازێکی علمی بە شێوازێکی زانستی قسە بکەین. ئایا ئێستا بەرهەمی ئەو دیبلۆماسیەتی کە کوردی هەیە بووە لە ڕابردوودا کام دوو حیزبە سەرۆکاتیان کردووە ئەوەیە کە ئێسان پشت بڕسین بۆ سەربەخۆی کوردستان من دەڵێم ئێمە با مڕاهەنە گرە و لەسەر عاملی خارجی نەکەین. ئەگەر ئەمانەوە سەربەخۆی هەرێمی کوردستان ڕابگەین دەوڵەتێکی سەربەخۆمانە بناوی دەوڵەتی کوردستان بێ دەبێ هاوهەڵوێستی ناوخۆ یەکەم و دووەم و سێم و هەزارەمیش دەبێ یەکێتی ناوخۆیی بێ هاوهەڵوێستی ناوخۆیی بێ لە ناوخۆ ئەمە بەهێز بین ئەو کاتە عاملی خارجی ئەوەندە کاریگەری نایە بەسەر ئێمەوە. بەڵێ گرنگە مهمە ئەگەر بێت و عاملێکی خات دەوڵەتێکی بەهێزی وەکو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو وڵاتانێکی ئەوروپا وهەروە وڵاتانی دراوسیە وەکو وڵاتێکی وەکو سعودیە وڵاتانی خەلیج دام بەوە دابنێن کە ئێمە دەوڵەتێکمان هەیە و دەوڵەتەکە ناوی دەوڵەتی کوردستان و کورتێدا حاکم بێ ئەمە زۆر مهمە. بەڵام ئەگەر ئێمە ئەهلیەت ناوخۆییمان نەبێت جارێ واتە لە ناوخوا دابەش بووبین کاکە ئێمە دابەش بووین لە ناوخوا زۆر بەڕوونی بڵێن لە هەرێمی کوردستانە ئەگەر کەسێک بێت دیراسە بکات دەبینێ دوو تەیاری گەورە هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە زۆنی سەود و زۆنی زەرد. لە زۆنی سەوزا بە جۆرە مامەڵە لەگەڵ ئەم پرسا دەکرێت و لە زۆنی زەردا بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ ئەم پرسا دەکرێت. واتە ئەم دابەشبوونە کاریگەری و مەترسی هەیە لەسەر پرۆسەکە پرۆسەی سەربەخۆی هەرێمی کوردستان. ئێمە بن چارەسەری ئەمە بکەین قسە لەسەر مە بکەین لە عاملی خارجی دەگەڕێ کاکە وازی لێ بێن عارمی خارجی من دەڵێم کاکەگەن تا ئێستا کورد نەیتوانیوە شتێکی وا بکا کە بینای ئەوەی لێ بکرێت لە ئیعلانی دەوڵەتی سەربەخۆی کوردستانە پشتی پێ بەرسین برایەکی بەرزیتر دەڵێ کاکەگەن دەکرێت هەیە گەورەیە زۆر گەورەیە باوە لێگەڕێت. مهمە ئێستا ئێمە لە ناوخوا دابەش بووین ئەگەر دابەشبوونی ناوخۆی بەم شێوازە بێ عاملی خارجەکە ئەگەر بەهێزش بێت کاریگەری کەوتۆ نابێت لەسەر پرۆسەکە چونکە لە ناوخوا کە دابەش بووی ئەم دابەشبوونە خراپە عاملی خارجی چۆن پێ پشتگیری بکات پشتگیریەکە لەبەر ئەوە یەک خاڵێ زۆر بەڕوونی بڵێن ئەوەیە کە عاملی خارجی لۆبی دیبلۆماسیەتی کوردی لەسەر ئاستین دەرەوە نەیتوانیوە پشتگیریەکی گەورەی وا بەدەست بێنێ کە ئێساس پشتگیری ئەوان مسۆگەرکە بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان بە شێوازە لە شێوازەکان ئەمە شتێکی علمی نییە بە شێوازە لە شێوازەکان کاریگەر بوو بە شێوازە لە شێوازەکان کاریگەر نەبوو ئەمە شتێکی علمی نییە چۆن نەیسەلمێنەوە. ئایا ئێمە ئێستا دەوڵەتێکمان هەیە باڵنە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەسەر ئاسی وەزارەتی دەرەوە لەسەر ئاسی وەزارەتی دیفاعیان کامانە لەسەر ئاسی ئەنجومەنی ئاسایشیان ئایا ئەمانە ئەتوانن بە شێوازێکی ڕوون و ئاشکرا بڵێن کەمە سێ ناوەندی گرنگ لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بڵێن ئەم پشتگیری سەربەخۆی دەوڵەتی کوردی من بیست و ناشزانم ئەگەر هەژبە زۆر باشە و فەخریشە بۆ کورد ئەگەر بتوانێت ئەم کاریگەریە دروستکە لەسەر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە یەکێتی ئەوروپا لە وڵاتانی دراوسێ بەڵام من نادیدێ وجودی نییە لەکوایە کاکە مەسا کاتێک کە سەرۆکی هەرێم چۆتە فەڕەنسا چۆتە ئیتالیا چۆتە فڵانە شوێن پێشواسی دەکراوە ئەمە بۆ شەڕی داعش بووە لەو ڕۆژە دەبوایە تا مەسعود دوو تا بە سەرۆکی فەڕەنسا ئەمە زۆر باشە بەڵام من دەنێومە ئیسیسمار کەم بۆی کەوا سەربەخۆی دەوڵەتەکەم ڕاگەیاند لە ساڵی داهاتوودا. بەڵێ زۆر سپاس مامۆستا ئارەم کاتمەکەمەوە سەبارەت بە نوێنەرەتەکانی حکوومەت لە دەرەوە ئەوی مامۆستاش بەرژەوەندی هاوبەشی ئەمریکا و کورد ئەگەر بە کورد هەستەکەم کاتی کەم پێدرا لە بەرنامەکە بەڵام حەزەکەم هەندێک ڕوونکردنەوە دەم یەکەمیانەوەی کە مامۆستا ڕێبوار ئەڵێ
بوارەکەی من پەیوەندی بە سیاسەتی نێودەوڵەتیۆنیە ئەمریکا لەسەر هەموو سیاستەکانی لەسەر ئابووری بنیادەنێ لەسەر سیاسەتی عاتیفەوەمانە بنیادی نانێ بۆ بڵێنەتەوەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە لێ قەوماوە پێویستی بە دەوڵەتەکە من دەوڵەتێکی بە دروستەکەم کە دەڵێن بەرژەوەندی هاوبەش دروست بووە دەبێت خوێندنەوە بۆ بەرژەوەندی هاوبەشکەین بەرژەوەندی هاوبەشی بینی کورد و ئەمریکا چی بووە لە مەنتیقەکە لەو ماوەیە کە بۆتە هۆیەوەی کە پارتیوێکیتی لە لیستی تیرۆر دەربهێنرێت بەرژەوەندی هاوبەشەکە شەڕی دژە تیرۆر بووە ئێستا وەکو مامۆستاوتی ئەگەر گرنگەوەی ئێستا پێشوازیمان لێ بکەن لە ناوەندە نێودەوڵەتیەکانە کە شەڕی داعش تاوە بووە ئەوان تەنها ئێمەیان وەکو وەسیلەیەک بەکارهێناوە بۆی شەڕی داعش بکرێت باشە نوێتێکیان نەبوو بە کورتی کاتمان کەمەوە سواس دەکەم ڕۆڵی کوردی من نکۆڵی لەوە ناکەم بڵێم کوردی هیچی نەکردووە لە دەرەوە وەکو لۆبی کراوە هەوڵ دراوە کەشت بکرێ بەڵام لۆبیەکە لە کاریگەریکی ئەو توی نەبووە لەسەر ناوەندەکانی بڕیالی دەرەوە و تەسەور ناکەم بە هیچ شێوەیەک حالیەن لەم ساتەدا دەوڵەتە گەورەکانی وەکو ئەڵمانیا وەکو ئەمریکا یاخود یەکێتی ئەوروپا بە هیچ شێوەیەک پشگیری سەربەخۆی کوردستان بکەن چونکە ئەبێ ئەمە جەخت لەسەر یەخستنی ناوماڵی کوردی بکەینەوە یەکەم جار بەهێز و بەقوتەوە بڕێنە دەرەوە دووبارە شێوازی حکومڕانی ناوماڵی کورد کاریگەری هەیە لە سەروانی وڵاتانی بڵێ ئەوان لایەنەوەی نمونەیەکی دیموکراسی پێشکەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەن کە تۆ دەتەوێت نمونەیەکەی وەکو دەوڵەتانی خەلیج دروستکەیتەوە ئەوان بەو شێوەیە پیان خۆش نییە و بەرژەوەندی هاوبەش لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە کە دروست بووە بەهۆی ئەوە نییە کە ئێمە بەرژەوەندی ئابووریمان لەگەڵ وڵاتانە هەبێ بۆیە ئەوانەیانەوێ ئەمە وەکو هۆکارێ بەکاربێنن دژی ئێران دژی هیلالی شیعی ئەمە پێی ناوتێ بەرژەوەندی هاوبەش ئەمە پیاوتێ پرۆکسی وەر ئەیانەوێ ئێمە وەکو پرۆکسیە وەکو دارە دەستێک بەکاربێن بۆ ئەوانە ئەمە بەبوونەی لۆبیکردنەوە نییە ئەمە بەبوونەی ئەوەیە کە ئەوان بە دوای هۆکارێکە ئاگەڕێن کە یاری پێ بکەن لە ناوچەکەدا بەڵێ زۆر سپاسم کاتمان تاو زۆر سپاس بۆ بەڕێز ئارام قادر مامۆستای زانکۆ کەرەستۆی سەرەکی لەگەڵ ما بهێرا زۆر سپاس بۆ مامۆستا ڕێبوار بابکەی مامۆستای زانکۆ لاولێرە هەروە مامۆستای برای محەممەد لە لەندەنەوە سپاس بۆ میلانی بۆ سپاس بۆ ئەوکارانم خواتانەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر
دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لە پرۆگرامی ئەمجارەی جێوار هاتوونەتە سەردانی یەکێک لە شوێنەوارە دێرینەکانی کوردستان، یەکێک لە شاکارە مێژوویەکانی ئەم نیشتیمانە جوانەمان ئەویش بەردەنیگارەکەی میرقۆلیە لە چیای پیرەمەگرون. هەڵکەوتەی جوگرافیایەکەی لە ڕووی شوێنی جوگرافیایەکەیەوە لە چیای پیرەمەگرونە لە باکووری گوندی زێوێ. بەردەنیگارێکە یاخود وێنەی پیاوێکە کەوا لەسەر ئەم لاپاڵی چیان نەخشێنراوە. ڕەنگە زۆرمان ئەو پرسیارەمان لا دروست بوو بێ بۆچی ئەم پەیکەرە لێرەیە نەخشێنراوە یاخود بۆچی ئەم پەیکەرە لێرە بوونی هەیە. ئەم بەردەنیگارە زیاتر لە هونەری ئەشکانیەکانە چێ بەتایبەت کڵاوەکەی و تاجەکەی سەری. پێشانگا و بازاڕی کوردستان. لاپێناو خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەنتەری پەرەپێدانی لاوان بە بەشداری کۆمپانیەکان گەورە پێشانگای کوردستان لە هۆڵی کارگەی جگەرەکە لە تەنیش ئۆتێل پالاس لە شاری سلێمانی دەکاتەوە. لە پێشانگاکەدا سەرجەم پێداویستیەکانی هاوڵاتیان بە نرخێکی هەرزانتر بەراورد بە بازاڕ و مۆڵەکان دەست دەکەوێت. هەر کۆمپانیا و خاوەن وەکیلێک لە باشووری کوردستان و خاوەن کارە تایبەتیەکان لە هەر مەجالێکدا کار دەکات و ئارەزوی بەشداریکردنی هەیە دەیەوێت قازانج بە هاوڵاتیان بگەنن لەم قەیرانە داراییەدا دەتوانێت پەیوەندی بکات بەم ژمارە مۆبایلانەوە 0 176 69 56 یان 0 133 95 51. دوامۆڵەت بۆ بەشداریکردن دەی 8 2007. بەشداریکردن بە پێگرێبەستێکی یاستاییە لە نێوان سەنتەری پەرەپێدان و کۆمپانیەکاندا. ئۆفیسی گشتی سەنتەری پەرەپێدانی لاوان. ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بۆ قسەکردن لەسەر چالاکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا و تاوەکو ئێستەش و لە داهاتوشدا. کۆناغی سەرهەڵدانی کار و خەباتی جەماوەری و مەدەنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دروستبوونی ضرورەتێکی حتمی بوو. بە حکمی ئەوەی تۆ ئەڵێ ڕێکخراوێکی ئیسلامی خەڵک زیاتر متمانەی پێتا زۆرتر ڕوو ئەکاتەوە زۆرتر دڵخۆشە بەوەی کە لەگەڵ تۆیا بێ. لە مانگێکا چەند کەس دای ئەوە پرۆسی هاوسەرگیری ئەکات. ئەو مامۆستایانش کە ئێمە بانیانەکەین بۆ خولەکان زیاتر بە خۆبەخشی دەرچەڵێنەوە. ناکرێت ئامانجم ئەوە بێت کە ڕەوشی ژن باشکەم بەڵام نەتوانم ڕێز لە ئینتیما و ئایدیای یەکتر بگرم.